تقبل الله منا ومنكم. خوا لێمان قبول کات نوێژ و ڕۆژ و عیبادەت جەژنتان پیرۆز بێ. خوای گەورە ئەم جەژنە بکاتە مای خەیر و خۆشی بۆ هەموو لایەکمان. خۆشەویستان، جەژن بۆ کێیە؟ جەژن بۆ ئەو کەسانەیە کە خوای یارمەتیانی دا، سپاس بۆ خوای پەروەردگار لەم مانگە پیرۆزەدا بەڕۆژوو بوون، توانیان بە پشتیوانی خوای گەورە نوێژەکانیان بکەن، ڕۆژەکانیان بگرین، شەو نوێژ و عیبادەت و خواپەرستی بکەن. ئەمە جەژنیان بۆ هەیە و جەژن مایی دڵخۆشی و بەختەوەری و کامەرانیە بۆ ئەم کەسانە، چونکە بە پشتیوانی خوا توانیان عیبادەتی خوای تیا بکەن. ئەوانەی کە مانگی ڕەمەزانیان گرت، ئەوانشی کە نەیان گرت بەبێ عوزر، خۆ مانگ تەواو بوو، بەڵام کێ زەرەری کرد؟ کێ دۆڕا؟ کێ خەسارەتمەند بوو کە بەبێ عوزر ڕۆژووی نەگرت؟ نەک ئەو کەسانی کە عوزریان هەیە. جەژن بۆ کەسێکە کە لە خوا بترسێت، تەقوای خوا بکات. دڵخۆشین بەوەی کە الحەمدوللا لەم مانگەدا بەپێی توانیمان عیبادەتی خوا بکەین، توانیمان ئەوەی کە خوای گەورە پێی خۆشە بەپێی توانا ئەنجامی بدەین. بە پشتیوانی خوای گەورە دوای مانگی ڕەمەزانیش با بەردەوام بین. ئەو وعدی کە بەخوای گەورەمان داوە، ئەو بەڵێنەی بەخوای گەورەمان داوە، ئیاکە نەعبود، بەتەنها خوای گیان وعد بێت تۆ دەپەرستین، عیبادەت و خواپەرستی تەنها بۆ تۆ ئەنجام دەدەین. ئەو وعد و پەیمانی کە بەخوای گەورەمان داوە با دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بین لەسەری. ئێستا کۆمەڵە ئازیزێکمان هەیە، ڕەحمەتیان لێبێت، لە ژێر زەویدان، لە ژێر خۆڵدان، پێویستیان بە دوعای خێری ئێمەیە، پێویستیان بەوەیە دوعای خێریان بۆ بکەین خوای گەورە لێیان خۆش بێت. با ئێمەش کە مردین خەڵکی دوعای خێرمان بۆ بکات. ئەوەندە خۆشە ئینسان لە دنیادا خواناس و چاک بێ، ساڵح بێ، هەموو کاتێکە خەڵکی نوێژ دەکات، تەحیات دەخوێنێ، دەڵێ ئەسسەلامو عەلەینا وعەلا عیبادی اللهی الصالحین. سەلامی خوای گەورە لەسەر ئێمە بێ و لەسەر هەموو عەبدێکی ساڵح و چاک بێ. ئەگەر تۆ ساڵح بی، من ساڵح بم، ئەو ساڵح بێ، چاک بین، واتە چاکەکار بین، نەک خراپەکار. هەر کەسێک لەسەر زەویە دوعای خێر بکات، تەحیات بخوێنێ، شمولی من و تۆ دەکات. مردوو بین یا زیندوو بین، دوعاکەمان بۆ دێت. کەواتە ئینسان لە دنیادا ئەو کاتە دەیباتەوە، ئەو کاتە سەربەرز دەبێ کە لەگەڵ خوای گەورەدا بازرگانی بکات، چونکە خوای گەورە دەفەرمێت ئەو کەسانەی کە بەڕاستی عیبادەت بۆ خوای پەروەردگار دەکەن، نوێژەکانیان دەکەن، قورئان دەخوێنن، خێر و سەدەقە دەکەن، ئەو کەسانەی یەڕجوونە تیجارەتەن لەن تەبوور، بێگومان ئەوانە بازرگانیەک دەکەن لەگەڵ خوای گەورەدا، خەسارەتمەندی و دۆڕاندن و زەرەر و زیانی تێدا نییە. کەواتە هەر کەسێک عیبادەت و خواپەرستی بکە، گەورەترین چاکەی ئەنجامداوە بۆ دنیا و قیامەتی خۆی. بەختەوەری دنیا و قیامەتی ئێمە بەسراوەتەوە بەوەی کە لە دنیادا چاکەکار بین، خواناس بین، خوا بناسین. با لە ئەمڕۆ ساردی و سڕی ڕوومان تێنەکات، لە مزگەوتە، لە قورئان خوێندنە، لە عیبادەتی خوادا بەردەوام بین بە پشتیوانی خوای گەورە.